پیغمبر فرمیه صلى الله عليه وسلم من احتكر على المسلم طعامهم أصابه الله بالإفلاس أو بجذام فرمي أو كسيكوا پیغمبر فرموویەتی ئەو کەسەی کەوا گرانی دروستەکە و شتە شاردەوەی گران بێ با پێتان بڵێم مسلمانان ناڕەحەتەکە بە گرانی بە بەردوونەوەی ڕزق بە شاردنەوەی شت لێیان ئاگادار بن پێغەمبەری خوا ئەمەد خوا تووشی ئیفلاسی و داماویەکە یان تووشی گولی و گەڕیەکە جا لەو کاتە فەڕوخی مەولای عوسمان یەکسەر تۆبەی کرد و گەڕاوەتی يا أمير المؤمنين من توباكم لسدستي تو أهددم بخوا ببيغمبري خوا بأيوي مسلمان جارة الغلط واناكم جارة الاحتكار ناكم قراني دروس ناكم شنا شار موا سعر بس ناكم موا بلام أوي كوا مولاي عمر بو كسك بو ككادي خوي خزمو كارو عبدي حزي عمر بو آزادي كرد بو ئەو چاوچنۆک بوو وتی نەخێر من ماڵی خۆمە شتی پێکڕم دائێنێم بە گرانەی فرۆشم حەزەتی عومەر عەلاقەی چییە حەزەتی عومەر فەرمی دەیمش دەبێ لێ ئینشاءالله یا تووشی ئیفلاسیە بی یا تووشی گولی و گەڕێ بی ئەبوو یحیا فەرمێ والله فرأيت مولى عمر مذوبا أي أصابه الجزام والله نمرت حتى بە گولی و گەڕێ بینیمان ئەزان زۆرێک لە تاجیلەکان تووشی سەرەتانە بن تووشی گولی و گەڕێ بن خیانەت لەو میلەتەکەن بەرپرسەکان ئەوانەی کە ماڵێ میلەتە ئەخۆن بە بەتاڵی ئەزان پارەی حەرام ئەوای لێ کردوون خوا سووک و ڕسوای کردوون